ما لێرە ئیتر ڕۆژانە ئەبێ زیاتر من ئەڵێم کەڕەتێتەوە بڵێ 20 ئەبێ من لێەوە بێمە خوارەوە بۆ ئێرە سەر بدەم بۆ نمونە ڕۆژانە سیرەکەم 4-5 حیوانە ئێستا تازە زین و بێدەقن ڕۆشتون نەماون گلیانە دەینەوە لە ماڵەوە کاوجویان ئەدەینێ هۆی کە لاواز وا بڵێنەوەی لەبەرەوە تۆزێ گوڕوتینێ پەیاکەن و دوجار لەگەڵ مەڕایان کەینەوە لەگەڵ مەڕە جا ئەم ژوورەکەوە ئیسە بەرەو ڕوویە ڕۆین ئەم ژوورەمان ئەمەمان جۆیە ئەلەم جۆیە ئەوە تۆزەکە بە ئەمە ئەم جۆیە بەکارێنین بلامانێ بۆ بەرخوشت بەرخمانەیە لە ماڵەوە ئەمەش ئەلەفە لەگەڵ ئەمەیە تێکەڵ یەکەی تێکەڵ یەکەم ئاوا لێکەین ئەمە بۆ بلامانێ بۆ بەرخ ئەلێرێش ئەو حیوانانەی کە بێدەقن و بەدڵمان نییە گلیانە دەینەوە لە ماڵەوە بەپێی چەند سەر بن 4 بن کەمتر زیاتر من زیاتر ئەوەنیش داکەین بۆ ئەوان ئیسایبین بۆ ئەوێ دەبێن ئیکەینە بەریان ڕۆژانە ژیانی منە بەیانی زوو سەعات 6-6:15 تێمە خوارەوە ئەبێ بیلامانی ئەم قاعانە کایدینیت کایان بۆ داکەین و کاوجۆ بکەینە سەریان و حیوان بخەینە سەری ئەمە جێگای شانازی ئەمەشێکی مقدەس و جوانە ئێمە وەکو نەتەوەی کول لەو نەتەوانێتە هیچمان کەمتر نییە ئەگەر زیاترمان نەبێت باو باپیرمانیش بەم شێوازە کارانەوە زیاتر مەشغوڵ بوونە کاریان کردە ڕەنگەی سێمە تێر و پڕ و جل و کەلوپەلەکەمان جوانتر و پاکتر بێت ئەو کاتاوان ئەوەی ژنەبوو ژیاون و ڕەنگە ئەگەر بوونم ڕەنگە تەمەنیشیان لە تەمەنی ئێمەش درێژتر بووە تا بەتاکی چونکو هەموو شتی کەش و هەوا و سروشتەکەش دەور خۆیە بینێت من بۆ بکەم ئەمە ئافۆن ئەلێوێ هەر ئەو پەتە لەکەینەوە ئاوە ئەما بێ بێنین ئەمە ڕۆژانە بڕین مەڕکە ئازایە یان ئەوەی کە بێدەقە لە ماڵەوە ئەیهێلینەوە ئاوە کاوجویان بۆ داکەین بۆ ئەوی بیخۆن و خزمەتیانەکەن تا تۆزێت گوڕوتینێکە گرنەوە دوایەکەینەوە لەگەڵ ڕانە ئەم قاعی کایدینی ئاوا ئەمە ڕۆژانە 2 ڕۆژجارێ 3 ڕۆژجارێ بێ بیلامانێ ژێریان پاکەینەوە ژێریان پاکەینەوە ناو ئاخورانەش ڕۆژانە گسکمانیاوە گسکەکەی بە گسک پاکێکەینەوە ئێوارە کاوجۆی لێ داکەین کە مەڕ هاتەوە لە تێمان بەردا لەگەڵ بەرخەکانە دوایی ژیایەکەینەوە اینجا ئەم دوو قاعەیە ئەمە هەیە و قاعەیە و دیو هەیە حیوانەکان بەشەکەین وای لێ هاتەوە هەر لەوێ قاپەکەی و دیوەکەیتەوەی تر ئەوان خۆیان نەزانن چەند سەری حیوانە چێ بۆ و دیو ڕۆژانە کەینەکەین جار وایە حیوانێک کەمتر تێیان زیاتر تێ بەڵام ڕێک بەو ژمارەی کە بۆ و دی داماناوەر ئەوانە تێن ئەمیش تەبعی وایە ماشەڵڵا هەر کە 2 جا 3 جا لە شوێنێکا خواردنی خوارد چووە سەری
ئیتر ناچێ بۆ جێگایەتر ئێوارە لا شوێنێ بۆ هاتەوە شتۆ شوێنی ڕێک تێتەوە بۆ شوێنەی خۆی سەبرێن ئەمانە لەم قاعەیە بن تێنەوە بۆم قاعەیە ئەمە بڵین بەیانی ئێوارە دەست پێەکەین ئاوا بۆیان هێنەکەین بەیانیش زووش سعات 6 هەڵەسین دەریاکەن خوارەوە کاتی نەخوارە دووبارە کاو جویان بۆ داکەینەوە ئایخۆن و دوای ئەوجا بەرخەکانیان تێبەرە دەین و جیانەکەینەوە دووبارە بەرەو دەشت ئەڕۆنەوە بەڵێ جا ڕۆژانە کە تێن ئەمەمان کرد تێنە ئەم دیوە لاچن فەرموو تین بۆ ئێرە چیەکەین با بڵین ئەم گوێ ئاوادانین مەکەن گوێم لە هەرە هەراتان نەبێ ئەمانەکەینەوە بۆ بەرخەکان ئەو قاپیە بگرە فیردۆست کە جوانن ئەمە تازە زاییوە ئەمانە پێڵین کۆرپا بۆ پاکەکەینەوە تێن بۆ خۆیان ئاوە خۆن ئەمەیان ئەلێرا هەر یەکی دوو ڕۆژە ئەوە ئاوە پێرێکە زایوە پێرێک ئارەوە پێرێ زایوە کە جوانن خوای ئەمەیان بۆ داکەین میتر بۆ خۆیان دەمە قوتەیەکی تیاکەن و خەریکە بن لە دەوری خەریکە شیری شەخۆن ئەمە شیری شەخۆن بەڵێ ئەمانە کۆرپەن ئەمانە نایانکەین لەگەڵ مەڕە ئەوەی هەراشترە کردمانە لەگەڵ مەڕە مانە شیری شەخۆن هەرەوەڵە ئەمەش کۆل ئاویانە ڕۆژانە ئەم جلیکانیانش پڕەکەین ئەم ئاوەیان بۆ داکەین من ڕۆژانە ئیتر ئەمە پیشەمانە بەیانی ڕەبی هەر خەڵ بە ساف خەریکیانە بین تین تااقەتیانەکەی ناوە ئێوارش ئەینشت ئەوە هەنیکیان بۆیە پێوەیە هەنیکیان بۆیە پێوە نییە ئەمە بڵین دوو قیسمە حیوانەکان هەنێکی ئەوانەی کە بۆیی پێوەیە بۆیە دارەکان هین پیاوە وەک جەنابتە بە نیوەی هاوردومە بەڵێ ئەوانشی کە بۆیی پێوە نییە ئەوانە هین خۆمانە بڵێن بەڵام بۆ ئەوی کە نەگۆڕێ لێمان یەکی بۆیان لەبان ئەوانە ئادەین کە هین بێت بەڵام ئەم یەک دوانیان تازەزاییە هەر تێکەڵ هێشتانەوانەمان بۆ یاخنەکردە هاوانە وردن و بیشکۆلەی تر ڕۆژواشەیە جگە لەمەش ڕۆژواشەیە بەیانی کاودان عەشایشمدا هاوکاری کوڕەکانەکەم ڕۆژواشێ تااقەتم نییە بۆ خۆمی تر هەر بەیانی زوو تفاق خۆمی لێ پێچمەوە دوو هێلکە نانێ پیازێ تەماتەیەک لەگەڵ کەتیرێ خۆریە بچووک ئەوەنە و تۆزی شەکر و چایی و جوانینێکەم و ئەیبەستمە کۆڵم و دەرەچمی تر نایەمەوە تا ئێوارە مەغریب لەو دەشتا بم چووکم لە هەفتەی جارێ دوو جار ئەچم خۆم نەفسێن زۆرم پێخۆشە لەبەرەوە هەم بۆ جەستەی خۆشم چاکترە هەم بۆ ئەوەیش کە لەوێ چاویشم لە حیوانەکانە بێ چاوی تیا گێژە دەمزانم چی مەڕێ بێدەقە چی کامە ئەلەوەڕێ کامە نالەوەڕێ کامە لاوازە کامە کزە جاروە هەیە بڵین خۆم زیاتر لە ناو ئەم عیشا ژیاوم کوڕەکان گەنجن نەیان کردووە تەجروبەیان کەمترە ئەوەی شەکەم بۆ خۆم لەسەری و
بەڵێ وڵای ئیشەکە خۆشە دیارە قورسە ئیشەکە خۆشە ئیشەکە قورسە بەڵام خۆشە هیچ شتێک بەبێ عەزیەت نایە هەموو ئیشێک ئازیەتی خۆی هەیە تەبا بەڵام وەکو ئەوەی کە بڵێن زۆرم خۆم زۆر لام خۆشە خۆشمە ڕێگایم هەڵبژاردەوە چووکم مناڵەکانی زۆر کاتێک خۆینیان کوتیان باوە تو تازاوە مەکە و باوە توین کەوتم نەباوە ژیان ئینسان مرۆڤ بە عیشەوە جوانە خاصە لەم ئیشە پیرۆزە میشێکی پیرۆز بە بێکار ژیان خۆش نییە ڕاستێک دایم سەرقاڵبی بە عیشێکەوە ئیتر کەڵە شێر و شتمان ئاوردو و لێرێ لەم ناوەیەوە ئەوانش قلەقلا هێلکەمان بۆ زۆرکەی کوردی خۆمان خۆمان پێڵێن لەرکەی کوردی ئەوانش چاکە جا من تازە بڵێن وەکوتمان ناتوانێتەوە ئێرە بەڵێ هێشتا بە تەواوەتی شوێنە نەگرتووە هێشتان تەواو شەقامگیر نەبوو نەدێ وڵایە جێگا و ڕێگاکەم تۆزێ ڕووتە ئەم ناوشکایدنی لەو خوارەوە گەلێ داروشتمان لێداوە ئیسە کاتی دار لێدانەوە پیاوانە لە بانکە بینیتان خەریکن ئەو ڕەفیقانەوە کاگی حسان زیرەک هونەرمەندێکی پاک و جوان ئەوەی کێکە لەو پیاوانەی کە زۆر نزیکین لەسەر لەیەکەوە مامۆستا حامید بوو کاک برایم بوو ئەو کوڕی خوشکەزام نەشحەت بۆمانە هاتنە ڕۆژانە دەورم دۆست و ڕەفیق و برادری خۆتان ئاسایی سرم لێدەن یاڕەبی هەر بمێنن ئیتر بۆ خۆمان سەرخاڵ ئەبین بەم ئیشانەوە کە لەگەر با بڵین هێنا مەڕا ئەچی بۆ دەشت و دەر مەقامەڵیتەوە وەڵاهی جار ڕەن خۆم زۆر ئەو زەوقەم لەسەری نەما بێتکم بە حکمی تەمەنەکە هەم هیلاکیشە بیت جاری ژوایە جاری ژوایە بۆ خۆم هەرەڵا دانیشم بە بانگردێکەوە چایەکم لێ ناوە سەیرێک دەشت و دەر و ناوچەکانەکەی کوردستان ئەم مەملەکەتە خۆشە کە خوا دایەتی ئێمە خوا لێمان نەسەنێ خوا جێلەقمان نەکە ئینشاءڵڵا زیاتر فراوانە بێ و تەمەنای شەکەین کە ئەم پارچانە نەمێنێ هەمووی لە یەک بدرێ یەک نەتەوە بین یەک خاکمانە بێ یەک نیشتیمانمانە بێت جێگای دڵخۆشیە جارواشە بە قوملمان تەپلۆسکێ دانیشتم هەڵا دەستە نەمە مناگەم ئارە سرداوانه جای هر دای درین با
مخبرۆ جار باوە شوێن با بمرم دەروونم کەرۆ ئارە کوراگەریای وای دارو ناریایی وای سەد خار قومێلاریایی ماینەدایی سەد تەرزەن خەفەت شادیشان با بمرم خەم دەماغ بەردایان ئیشەڵا و خەمە نامێنێ کوردستان تەواو ئازادە بێ سەرفرازە بین لە دەست نەهامەتی و دەربەدەری و ماڵ وێرانی نەجاتمانە بێ ئیتر ئێمەش کوردیش تۆزی ئیسراحەت کاک لەوەتی بیرەکەینەوە بەسە ساڵ تەمەن و بەمنی دازانە سی و قسوور تەمەن و هەمووی هەر خەرێکی شەڕ و ڕاوەڕاوکی و ئینشەڵڵا ئەوەش نامێنێ ئەم مەقامە وتێ ئێستا زیاتر قسەمان بوو لە سوحتەمان زۆر خۆش بوو ئەمە توتت پرسیارەوت ئەگەر دەرودەشتەکە هیچ کاتێ شتێ ناڵێت با بێگومان پیا و ئەگەر هەر شتێکەڵێ جار وایە دانیشی ئەم مقامە یەکێکە لە مقامە جوانەکانی ناوچەی گەرمیان ناوی چییە؟ ئەمە مقام ئێمە وەکو ناوەکەی پێڵێن مقامی قەتار و خاوکەر بەڵام دوو مقامە لە بەیات و حیجازا خۆی لە یەکەدا دوو مقامە بەیات حیجاز سەرەتا کە دەست پێکەی بەیاتەکە خوێنیت دوای ئەچیت بەرزەبیتەوە پێڵێ حیجاز گەلێ جای لەم ناوچە ئەگەر بۆ نمونە لە بەیاتی لاوە دەست پێ بکەی حیجازەکەی ئەبێ بەڕێ بەڵێ پێم وا بێ وایە من لە ڕووی مۆسیقیەوە زۆر شارەزایم نییە بەڵام سەرەتا کە دەست پێکەی ئەمە بەیاتەکەیە کە پێڵێن خاوکەر جستم ئازیزاریاریای وای پەنامای کە بتەن زانی مای خەوەرایی بمرێم لای لێژ نەژنەفتەن ڕایایی ئەمە بەیاتەکە بەرزەبیتەوە بۆ حیجازەکە ئەمە حیجازەکە ئەبێ بە قیتار حیج کە بەرزەبینەوە بۆ حیجازەکە پێڵێن قەتاری پێڵێن ئێمە ئیتر قەتارەکەی ناوچەی گەرمیانی شەر وایە لە بەعزێ شوێن بەس قەتارەکە بەیاتەکە ناڵێن لە خوارەوە برین بەس حیجازەکە خوێنن لە بان پێڵێن بەرزە قەتار هەر یەک بابەتە بەڵام دوو ناوێ لێوە پێڵێن بەرزە قەتار بەیاتەکەی لەگەڵانیە بەیاتەکەی لەگەڵانی وەکوتمان کە بەرزە بیتەوە لە خاوکەرەکە دەرەچیت بەرزە بیتەوە بۆ قەتار ئارە کوراگانیاری فەڵک بۆ فرسەتێگە لای جاغێ جارانم هەر خەمێ لە کۆڕ بۆیم پایتونی یارانم با من بمرم دەخیل دۆستم تو نەمریشین شەومانن ئەمەژی لەو مقامانەی ناوچەی گەرمیان دەستە خۆش بێ مامۆستاگیان بەڕاستی دەرەوەیەوەی کە چێژێکی زۆر خۆشمان بینی شتیش فێر بووین گەورن چاوی منە هیوادارم هەر نمونەت زۆر بێ هیوادارم هەردەم لە ژیان تا سەرکەوتوو بیت و نمونەت بەڕاستی حەزەکەم زۆر بێ چونکو ئێستا گەنجەکانمان کەمتر مەقامەکانی کوردەواری خۆمان ئەناسن بە حکمی ئەوەی کە ئەم تەکنۆلۆژیایە هاتووە زیاتر دەرچوونەتە دەرەوە لە وڵاتی خۆمان و گوێ لەشتی بێگانە ئەگرن و هیوادارم بە بینینی
ئەم بەرنامەی ئێمە پشنەوە بە خۆیانە و پشنەوە ناو مەقامە کوردیەکانە و هەیە مامۆسا وەکو تۆ هەیە و توان بێن ئیسفادەیشی لێ بکەن و من فێری مەقامات بن. سوپاستانەکەم شتێکی وام نەماوە بەڵام من داوای لێبوردن ئەەکەم ئەگەر لە دەنگە لە خوێنی مقامەکانە یا لە شێوازی دەربڕینی باسەکانمانە کەم و کورتیە شتێکە بوو بێت داوای لێبوردنەکەم بەڵام ئەمە منی شەرۆک و خەڵکە فێربوو ئەم کۆمەڵە مقامە و ئیتر دەستە خۆش بێ نمونە و زۆر بێ هیوادارم سەرتانم نێشان بێ بە عەکسەوە زۆر لێمان بێزار نەبێ ئیسفادەیەکیشمان بۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو فەرەنگی کوردی هەبوو بێ و ببێ ئینشەڵڵا ڕۆژێکی خۆش بوو زۆر بۆ من بە تایبەت بژیت زۆر ئەزیەتمان نای زۆر ڕۆژێکی زۆر خۆشم بەسەر برد بەڕاستی هەم دیست دوبارەیەکەمەوە نمونەت زۆر بێ بینەرانی خۆشەویست و هێژا بەم شێوەیە دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ مامۆستا ڕەمەزان گەرمیانی خواحافیزیتان لەکەین هەردەم شاد و بەختەوەر بن. مامۆستا گیان ژیت سپاس دەکەم خواحافیزێت. پێم خۆش بوو لەگەڵ ئەوەیە باسێکی بکەم کە لەگەڵ برای بەڕێزم کاگی حەسان زیرەک و کۆمەڵی ڕەفیق و برادری خۆشەویستە تەقریبەن 34 ساڵێ بە لێیستا ڕۆیشتین سەردانی قەندیلمان کرد. سەردانی قەندیلمان کرد لەوێ چوونە لای ئەو برا عازیز و خۆشەویستانەی ئێوەمان ئەو گەریلایەنە بە حورمەت و ڕێزەوە پێشوازیە خۆشیان لێمان کرد و نزیکەی شەو ڕۆژێک لایەن ماینەوە بیر و ڕاو ئاڵ و گۆڕینەوەی تەواومان کرد چی لە باری هونەر و ئەدەب و چی لە بەشەکانی دیکەیە. بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە ئەوەی کە من پێی سەرسام بووم تووشی سەرسڕێنەرمی کرد من لەو کاتەیە تۆزێ دوور کەوتو بوومەوە لە جەماعەت گەریلای لە کاتی واجبی خۆیدا بوو نێزیکی کەوتمەوە چوون بۆ لای سڵاوم کرد لە حازری و سڵاوەکەی سەنەوە دانیشتم لە تەنیشتی و پاکەت و چەرخەکەم دەرکرد و جگەرەیەکم تەقدیمی کردم ها جگەرەیە بکێشە وتی سوپاس
جگەرە ناکێش وتم هەر لە بنی ناکێشیت وتی نا ئەکێشم بەس ئیستا کاتی جگەرە کێشانم نییە یەکێ لەو بەها جوانەکانی ئەوان کە سەرنجی منی ڕاکێشە ئەوە یەکێک بوو لەوانە بە هەر حاڵ بۆ چەند ساتێ لە خزمەتیا دانیشتم و دواندم هەستم کرد ئەم کوڕە گەنجە جوانە لە پێناو خاک و نیشتیمانەکەیدا خۆشەویستەکەی بەجێ هێشتووە دەستی لە ژیان و هەموو شتێکی خۆی هەڵگردووە بەڕاستی ئەمە بووە خولایەک و بووە هینێک لە ناخی منە وروژانمی هاتمەوە بۆ دوای گەڕانەوەمان بۆ چەند ڕۆژێک قەنەعەت بکەن شەوانە هەموو شەوێک من لەو جێگا و ڕێگای و لە پاڵ ئەو بەردەیە کە ئەو واجبی لێ بینی و من لەگەڵ ئەوە ژیان هەموو شەوێ ئاهاتەوە یادم و لەگڵایتە من داوای لێبن نەکەم شاعیر نیم بەڵام بۆ کاری هونەرەکەی خۆم توانیمە پشتوپەنایەک دروست بکەم سێ دێر شیعرم بۆ ئەو گەریلا جوانە نووسیەوە کەوا بۆ خۆشەویستەکەی نامەیەک ئەنێرێ و بۆ خۆشەویستەکەی و کە لە یەک تێبگەن تەنانەت ئەمەنە تاسیری تێم کرد بۆ تاکو لە خەیاڵی خۆمە سینارۆیەک کەیشم ئەبینی کە شەوانە ئەو کچە ئەو خۆشەویستەی بە چرایەکەوە سوچ و پەنا و هینەکان شەوان درەنگ ئەهاتە دەشتەوە سەیرێکە دەوێت بەشکم بۆنێکی هەناسەیەکی چرپەیە پێی شوێن پێیەکی بەرچاوم بکەوێ یا بۆنی بکەم کە سەبووری بەو ببەخشێ ئەمەنە چوبمە ناو بابەتەکەەوە ئەمەنە متاسیر بووم پێی بەڵام بە هەر حاڵ خۆیمە هیچمان لەدەست نایە ئەتوانین شیعرێ بنووسین لەسەری یاخ و گۆرانەیەک ئاوازێ شتێک بەڵام چووکم بەو شێوە بوو کە پێتانم ڕاگەیان هەر زۆر بە زووی ئەو شیعرەم بۆی نووسی و هەر شیعرەکە ئاوازیشی بۆ خۆی دانا لە شیعرەکەیان من نووسیمە من ئەینووسم بەڵکو ئەو ئەیرێ ئەمە گەریلاکە ئەینووسێ بۆ خۆشەویستەکەی هەڵێم جاریان هۆنراوەیە لە ناخەوە هەڵە بژێرم لە پەڕەی گوڵ ئەینووسمەوە بە دیاری بۆتی ئەنێرم تا بزانی ئازیزەکەم سووتان برژان چەند بە سۆیە ئازاری دڵی کەساسم شین و هاواری بۆ کوێیە ئەم جاریان بتبینمەوە سینگ دەکەم بە بەردەبازت لەکوێ بژی لەوێ ئەژیم ئەکێشم ناز و نیازت خۆشەویستی پاک و بێگەرد گەردی گردون لێی نەنیشتووە لە پێناو نیشتیمانمە چیم هەبووە جێمێشتووە ئەم جاریان بتبینمەوە نهێنیت لێ ناپارێزم وێنەی ئەشقێکی تامەزرۆ ئەگریم ئەدگرمە هامێزم زەمانێکە کە لێ دوورم هەواڵێکی تۆم نەزانی لە پێناو کوردستانە بوو ئەوم بە پیرۆستر زانی من توانیم ئەم شیعرەی بۆ بنووسم بەڵێ ئینجایسە لەگەڵ ئەم پیاوەیە هەر بە گۆرانەکەیش عەرزیەکەین و خەون و هیوا
لە نەخاوە هەڵا بژێرم لە پەڕەی گوڵای نووسماوایە بە دیاری بۆتی ئەنێرم ئەم جارەیان هۆنراوەیە لە نەخاوە هەڵا بژێرم لە پەڕەی گوڵای نووسماوە بە دیاری بۆتی ئەنێرم تا بزانی عەزیزەکەم سوتان برێژان چەنێ بەسۆیە تا بزانی عەزیزەکەم سوتان برێژان چەنێ بەسۆیە ئازاری دڵی کەساسم شین و هاواری بۆ کوێیە ئازاری دڵی کەساسم شین و هاواری بۆ کوێیە ئەم جارەیان ببینمەوە سنگ دەکەم بە بەرێدە بازم لەکوێ بژی لەوێ ئاژیم ئەکێشم ناز و نیازم ئەم جارەیان ببینمەوە سنگ دەکەم بە بەرێدە بازم لەکوێ بژی لەوێ ئاژیم ئەکێشم ناز و نیازم خۆشەویستی پاک و بێگار گەردی گەردون لێی نەنیشتێوە خۆشەویستی پاک و بێگار گەردی گەردون لێی نەنیشتێوە لە پێناو نیشتیمانمدایە چیم هەبووە جێمێشتێوە لە پێناو نیشتیمانمدایە چیم هەبووە جێمێشتێوەیە ئەم جارەیان ببینمەوەیە نهێنیت لێ نەپارێزم وێنەی عەشقێکی تامەزرۆیە ئەگریمە دگرێمە هەمێزم ئەم جارەیان ببینمەوەیە نهێنیت لێ نەپارێزم وێنەی عەشقێکی تامەزرۆیە ئەگریمە دگرێمە هەمێزم زەمانێکە کە لێ دوورم هەوارێکی تۆم نەزانیم زەمانێکە کە لێ دوورم هەوارێکی تۆم نەزانیم لە پێناو کوردستانە بۆیە ئەوم بە پیرۆستتر زانیم لە پێناو کوردستانە بۆیە ئەوم بە پیرۆستتر زانیم ئاغ لە پێناو کوردستانە بۆ ئەوەم بە پیرۆستتر زانیم ئەوەم بە پیرۆستتر زانیم
She